بناوی خۆی گەورە و میرەبان ئێمە ئیشەڵا ئەم جارە بە سایق و بەکرێکارەوە وعدمان داوە کە هیچمان کار نەکەین هەتاکو هەردوو موچەکەمان پێ نەدەن و هەج ڕۆژێکشکە موچە بدەن موچەکەمان بدەنێ ئەنجاچینە سەر کارەکانم دەستەکەینەوە بەکارکرد بەڵێ ئێمە ئەوە بۆ 16 ڕۆژە چێمە موچەمان وەرنەگردەوە بەڕاستی بە بارودۆخێکی زۆر خراپاتیە پەڕێن و ئێمە لەو ستافی خۆمان هەیە بۆ نمونە کرێچیە سێ مناڵی هەیە ئەتر وەزی زۆر خراپەتر هەیە خێزانی بەسەرەوە هەیە کرێچیە بەڕاستی بە بارودۆخێکی خراپاتیە پەڕەوین وڵا بە تاکیدەوە لە سەری کۆمەڵی معنات ئێمە لەم ئیشە بە سەرما بەگەرما و کاتی کۆرۆناژ کە هەمووی لە ماڵەوە ئێمە کاری خۆمانە کرد و بەردەوام بووین کەچی ئێستەش ئەوە پاداشتەکەیتی کاوا بۆ 16 ڕۆژێ موچەمان وەرنەگردووە وەڵای ئەوان هەروەکو جارەکانی تر چەند وعدێکیاندا و بەڵام هیچیان نەبردوتە سەر ئەم جارەش وتیان هەتاکو سەی دوو چاوەڕێکن موچەتانە دێنێ ئەوە سەی دووژەوە ئەمڕۆ پێنجی دووە هەتاکو ئێستاکە موچیان نەداوە و ئەم بارودۆخی کە ئاشی بینن ئێمە هیچمان نەکرێکار نەساق هیچمان پێمان خۆش نییە بەڵام ناچارشین کە تۆ موچە نەدەنێ ناخۆشە ئیشەکەشمان ناخۆشە ئێمە و کاتە ناچارین کەمان بگرین و نەچین و سەرکارەکان تا و کاتی مەعاشمان دیت وڵی تایت یانی خۆ دەزانانی هەموو شوێنە باش و خراپی تاوە هەندێک وە زۆربەی ڕێزمان لێگرێ بەڵام بڕایت بیسا ماڵم ڕەنگە تۆزێ گاڵتە جارەوەش بێ بەڵام ئەو ڕۆژە لە شوێنی ئیشەکەمان ئەو سوالکەرە پێمانەوەی دوید بوو ناین لەگەڵ ئێمە سوالکەن ینی بەبەوەی کە موچەمان نادەنێ و موچەکەمانیان دواخستووە